سەرەتا 8 مارس لە ژنانی کوردستان و هەموو ژنانی دنیا پیرۆز دەکەم. 8 مارس تەنیا ڕۆژێکە کە باس لە مافی ئافرەتی لێوە دەکرێتن. بەداخەوە تا ئێستا ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان و هەموو ئەوانەی بە ناوی ژن و ئافرەتەوە ڕێکخراویان هەیە، بە تایبەتی ئەوانەی سەر بە حیزبەکانن، هەتا ئەوانەی لە دەروەی حیزبەکانیشن، هەتا ئێستا نەیانتوانیوە 8 مارس پیرۆزی 8 مارس لە ژنانی کورد بگەێنن. لەبەرەوە ئێستاش لەگەڵدابی تاچی کورد ژنەکان بە تایبەتی لە مەفهومی لە چەمچی مافی ئافرەت نەگەیشتون و هەروەها 8 مارسیشیان هەر دیسانەکەوە وا هەستەکەن 8 مارس تەنیا تایبەتە بەو ژنانێک کە لە ڕێکخراوەکان و لە حیزبەکان ئیش دەکەن. لەبەرەوە پێویستە ئەو ڕێکخراوانە هەموو تاکێکی ڕۆشنبیر هەوڵ بدات پیرۆزی 8 مارس لە هەموو تاکێک بە ژن و پیاوە تیان بگەینێت. سەرەتا پیرۆزبایی لە هەموو ژنانی زیان دەکەم، بەتایبەت ژنانی کورد و ژنانی شەرەڤانان پیرۆزبایی دەکەم پڕ بەدڵ بە هیوام هەموو ژنێکی کوردیش بتوان بگەنە ئەو ژیانەی کە بخۆیان دانوێ، ئەوە ناکە بەمانای ئەوەی کە وەکو هەندێک کەس کە باسەکە لەگە ڕێزم بۆ بەڕڵایی نا، بەڵام بۆی بەمانای کە بەمانای ژن بژین، نەک بەمانای چەوسانەوە یان وەکو ئەوەی کە باسەکرێ. بەڵام لە باشووری کوردستان 8 مارس ئەوەندە بە جوانی شی نەکرایتەوە، یعنی لەوانەیە کە زۆر کەسێ بزانی، بەڵام لەوانەیە زۆری نەژ نەزانن، وەکو ئەوەی کە ئەرکە لەسەر ئەو کەسانی وەکو پەروەردەکردن، وەکو ڕێکخراوەکانی ژنان بتانن ئەوانە شیکاری بدەن، بتوانن کۆر سیمینار بکەن لەگەڵ هەم لەگەر ژنان هەم لەگەر ئەو کچانی کە تازە پێڕادەکەن لەو مەکتەب و لەو خوێندنگانە کە دەخوێنن بە تایبەت کچان، بتوان ئیشان لەگە بکەن تیان بگەێنن کە مانای 8 مارس چییە، لە چیەوە دەست پێ دەکا، چۆن بتوانن داوای مافی خۆیان بکەن. پیرۆزبایی 8 مارس دەکەم لە ئافرەتێک، هەرچەندەم پیرۆزبایی دەکەم، بەڵام کە دەڵێن 8 مارس سەرەوە نییە بەس پیرۆزبایی بیتن. ئەگەر بزانین 8 مارس لە چۆ هاتیە، ئافرەتان دەبی لە 8 مارس بیر لەوە کەنەوە چ بۆ ئافرەت کرا دەبی چی بکە لەسەر پێکانی خۆی بوەستی، نەک تەنها بۆ دڵخۆشبی پیرۆزبایی دەکەی، بزانین دەبی هەبەردەوام بی لەوەی ئیش لەسەری بکەیت. بەردەوامی ژنان لە سەکۆی ژیان بۆ کارکردن بەدەستهێنانی ئازادی بێ، دادپەروەری بێ، گەیشتن بێ بۆ کەنارە ئارامەی کە ئەیانەوێت لە کۆمەلگایەکە وەکو هەر مرۆڤێکی تر بژین، ئەمە جۆرێکە لە خەبات کە من پێم وایە ئەبێ ڕێزی لێ بگیرێ. پێم وانە خەباتی ژن بۆ بەدەستهێنانی کۆمەلگایەکی ئازاد پاشەکشەی کردبێت. دوایی هەموو ڕۆژەکان ژن ئەتوانێت کار بکات، ئەتوانێت خەبات بکات، ئەتوانێت لەو پەیامەی کە هەڵی گرتووە بەردەوام بێ. بۆیە زۆر پابەند نیم بەوەی کە تەنها لە 8 مارسا ئێمە گوشارەکانمانیان فشارەکانمانیان کار و چالاکیەکانمان لەم ڕۆژە قەتیسکەین و ڕۆژەکانی تر بێ ئاگا بینیان بپچڕێن لەو خەباتە. ئەوە تەنها ئەرکی ڕێکخراوەکانی هین ژنان نییە کە بێت ڕۆژی 8 مارس ئاشنا بکە بە کۆمەلگایە خودکاری لەسەر بکە. ژن کارکردن بۆ بەدەستهێنانی مافەکانی ژنان ئاواتی هەموو ئەبێ کۆمەلگا بێ، ئەبێ کاری هەموو کۆمەلگا بێ، کاری میدیا بێ، کاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدینی بێ، کاری هەر وەک پێویست نا لە بەرەوەی کە هێشتا تۆ نەگەیشتوتە ئەو ئاستەی کە ژن وەکو مرۆڤ سەیر بکرێ. بەڕاستی گیانەکردنەوەی ژن زۆر جار لە هەر مرۆڤێکی تر ئەوە بۆ خۆی پەیامێکی زۆر گەورە. هیوادارم ژنان و پیاوان بەیەکەوە کار بۆ سەرخستنی ئەو پەیامە بکات. من خۆم دژی ئەوەم کە ژنان لە سەنگەرێک بن، پیاوان لە سەنگەرێک بن، بۆیە بە تەنها بە ئەرکی ڕێکخراوەکانی ژنانی نازانم کە بێت کار لەسەر 8 مارس بکات.